هەر کچێک ئەیەوێت با لەگەڵ پەیوەندی ببەسێت، بەڵام ئەم سێکارە مەکە. ئەمە سەیرترین پەیوەندی خۆشەویستی نێوان نەیمار و هاوڕێکچەکەیەتی. دەستگیرانەکەی نەیمار جیهان شۆک دەکات، بە جۆرێک ڕێگە بە نەیمار دەدات لەگەڵ هەر کچێک بیەوێت پەیوەندی ببەسێت و خیانەتیشی لێ بکات، بە مەرجی ئەوەی سێ کار هەیە نابێت بیکات. بیهێنە پێش چاوی خۆت دەستگیرانەکەت یان خێزانەکەت ڕێگەت بدات خیانەتی لێ بکەیت بەبێ ئەوەی ژیانت تێک بچێت یاخود پەیوەندێکت کۆتایی بێت. بەڵێ ئەمە ئەو کارەیە کە برینیۆ بینکاردی دەستگیرانی ئەسێرەکەی بەرازیل کردوێت، بەڵام بە سێ مەرجی سیر. مەرجەکان ئەمانن: مەرجی یەکەم ئەوەیە دەستگیرانەکەی داوای لە نەیمار کردووە ئەگەر هاتوو ماچی کچێکی کرد نابێت ماچەکەی سۆز و خۆشەویستی تێدا بێت. لە هەمان کاتە سوێندی یاریزانەکەی داوە کە لە پشتەوە ئەم کارە نەکات. مەرجی دووهەم ئەوەیە برینکە ڕێگە دەدات نەیمار لەگەڵ هەر کچێک بیەوێ پەیوەندی سێکسی هەبێت، بەڵام بە مەرجێ خۆی بپارێزێت لە منداڵ دروستکردن لە کچێکی تر. دەستگیرانەکەی نەیمار داوای کردووە نەیمار لە کاتی پەیوەندەکانی ئەو هۆکارانە بەکاربێنێت کە دووری دەخاتەوە لە مناڵ دروستکردن. مەرجی سێهەمی دەستگیرانەکەی نەیمار ئەوەیە ئەگەر خیانەتی لێکرد لای هیچ کەسێک شانازی پێوە نەکات و ڕێگە نەدات زانیاریەکان لە میدیاکانەوە بڵاو ببێتەوە، ئەگەر نا باجی قورس دەدات لەسەر ئەو کارەی. دەستگیرانەکەی نەیمار دەڵێت ئەگەر لە هەر شوێنێک گوێبیسی چیرۆکە شێتەکانی دەستگیرانەکەی بێت ئەوە بەجێی دەهێڵێت و جارێکی تر ناگەڕێتەوە بۆ لای.